ماوەی 7 ساڵە لە نێو سنتەری شاری هەولێر هیچ بڕەنەوتێک دابەش نەکراوە. هەرچەندە لە ساڵانی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیاری ئەوەیان داوەکەوە نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێت، بەڵام بڕیارەکەیان نێو سنتەری شاری هەولێری بڕ نەکردووە. نەوت یەکێکە لەو بابەتانەی کەوا هەموو ساڵێک حکوومەتی کوردی مزایبەی پێوە دەکات و دابەشکردنی تەنها بەرمیلێک نەوت لە ساڵێکدا وەک دەستکەوت بە خەڵکی دەفرۆشێتەوە. لە کاتێکدا هەر خانەوادەیەک بۆ خۆگەرمکردنەوە لە وەرزی زستاندا پێویستی بە 2 بەرمیل نەوتە. گەر لە هاوڵاتیان بپرسی کۆتا جار کەی بوو نەوتەکەی حکوومەتت وەرگرت، لە وەڵامدا دەڵێن هەر بیریشمان نییە. بە نیگەرانیشەوە دەڵێن کەی حکوومەتی کوردی گوێی لە داواکاری خەڵکی خۆی گرتووە. نەوتم هەیە بەس کڕیتم بەگرانی کردم لە هاوینە کردم بە 180,000 بەخۆ. ئالێ وەڵڵا چەند ساڵە نەوت دوورنەگرتووە؟ وەڵڵا چەند ساڵە تەقریباً 10 سال دەبی. ئەوانە کەینە داواکاری خەڵکیان جێبەجێ کردێ برام. ئەوانە بەس درۆی لەگە خەڵکی دەکەن، تەنها درۆ. هیچ ئیشیانە بەس درۆی لەگە خەڵکی دەکەن. دەکڕم وەڵڵا ساڵی پار کڕیتم بە 250,000 بەرمینی. 2 بەرمیل کڕیەوە 500,000. کورەکە کا نەفتی چی خۆنەفنووەنیەلو نەفتکانی ئەوە چەند سارە لە 500,000 نەفتمان کردێ هەتا بە 160 با منعکمان کڕیە سار بە سار. داواکاریمان چییە کاکە ئەگەر حکوومەت نەفتی بداتە ملەتەکەی زەریبەی کم کاتەوە کارەبا و ئای بداتە خەرچی عالەمەکان مرتاعە مرتاع عالەمەکان بەس ئەتۆ هیچی نەدەی عالەمی هەر عالم بە بەشتی گرامکردمانە چییە؟ زەریبە ئاخر مرور ئاخرە ئاو ئاخر. لەگەڵ هاتنی وەرزی بارانبارین نرخی نەوت ڕۆژ بە ڕۆژ بەرەو بەرزبوونەوە دەچێت. لە ئێستاشدا هەر بەرمیلێک نەوت بە کرێی گواستنەوەشەوە بە زیاتر لە 200,000 دینار لەسەر هاوڵاتیان دەوەستێت. ئێستا لە کوالەتەکان زۆرە لە سلڤەر 0 بگرێ هەتاکو سلڤەر 2000 سلڤەر ناقص 200 190 لەم دەورانە یاریەکە سلڤەر 500 شمە هەیە بە 180,000 خۆمان نەیفرۆشین لە بازارش بە 85. نرخینەوە وەڵی سەبسەرە بە بێ ڕادێک کەوا بەرزە بێتەوە بێ مەسەد بەبێ ئەوەی کەوام ئەوڕۆکەم بۆن من باشتە بۆ سمێبێ بنەوە بە دوست بێ ئەوێ بە 200 ڕۆژە 10,000 15,000 گرانە بێ. ئەو کارەکەوێ نییە کەمە کەمە لە ڕادێش کە پێویستەکە نەفس زۆر ئەڕوە. ماوەی 10 ساڵ بەر لە ئێستا حکوومەتی هەرێم ئابووری سربەخۆی ڕاگەیاند و خۆی نەوتی خۆی دەفرۆشت، بەڵام لە دوای ساڵی 2016ەوە شاری هەولێر و خەڵکەکەی لەو پەڕی نەهامەتی و بێنەوتی ژیانیان دەگوزەراند. لە کاتێکدا نەوتیان دەفرۆشت بەڵام خەڵکەکەیان نەوتیان دەست نەدەکەوت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.